دیداری سینمایی کەرکووک بۆ کورتەفیلم بۆ ماوەی 2 ڕۆژ لە کەرکووک بەڕێوە دەچێت. ڕۆژی یەکەم دەستپێکی مەهرەجانەکە تایبەتە بە چەند وتارێک و دواتر چەند پارچە موسیقایەک و چەند گۆرانیەک. ڕۆژی دووەم بەیانەکەی سەعات 10 بەیانی تایبەتە بە کۆڕە هونەریەکان، کۆڕە ڕەخنەیەکان ببوون. کۆڕە ڕەخنەیەکان کە چوار بابەتی ڕەخنەیی لەسەر سینمای عێراقی و سینمای کوردستانی. من وەکو بینەرێک لەم فستیڤاڵەیە بەشداریم کرد، ڕاستەکەی زۆر باشە ئەم کورتە فیلمانە، خاصەن فیلمی دووەم ڕاست کاریگەریەکی زۆر یعنی زۆری هەیە بۆ خەڵک. ئەف پرۆژێمە بۆ ماوەی 5 هەیڤە مەقاری کۆمەلگەها شاریال پڕیاسەنتورێکی دەرونی ئەم خزمەتە چەندین گەنج و زارۆکە و ژنا بکەین. خلالی 5 هەیڤەدا دوی پرۆژەی دەمە نێزیکی 2000 کەسی استهداف کرد چالاکێت خۆین جۆرە و جۆردا. چالاکێتمەش 17 چالاکێت پێکت هات هەمە جۆر بوون نەهێلانە خوێندەواری، خۆڵێن دروارێ، کارێ دەستی، خۆڵێن موزیکی، خۆڵێن وەرزشێ ئێن جۆرە و جۆر بوو. ئەڤ چووی سرێمە ئەوشی چێغگەی پێخۆشببیراتکن فێ منەدمێ وان و هاریکاریامەتکن چ ئاینە ڕسمی و هەینە ئێمەنداڵان حەلمێنێ وان و ئالێت مۆسیقی و ئەسپۆنها ئەسێکشم هادم منەدمە گاز بە حلمە مۆسیقی. Y estamos trabajando en el Associat a la Festa, una fiesta, un festival de todas las entidades de Barcelona para celebrar que todas podemos trabajar juntas, para poner de manifiesto todo lo que se hace, que son muchas cosas, y para disfrutar de la asociación, de las asociaciones. Vengo del Consejo de Juventud de Barcelona y hoy con las entidades de ocio en el tiempo libre estamos organizando aquí actividades para darnos a conocer nuestra actividad dentro de la ciudad, que somos pues distintas asociaciones educativas. Estamos trabajando con la infancia y la juventud de Barcelona para dar difusión a la actividad que realizamos todos los fines de semana en la ciudad.